پرۆژەی ئارتفرۆش لە دامەزراوەی ویم خولی فێربوونی هونەری کۆمیکسی لە گەلەری ئارتفرۆش کردەوە. هاوکارمان ڕێژنە ڕزگار ئەزلایڤێکی بۆ ئامادە کردوین بە پێکەوە بینەری. سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. ئێرە دامەزراوەی ویمان لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن پرۆژەکانی ئارتفرۆش خودت پرۆژەی ئارتفرۆشەوە خولێکی نوێ کراوەتەوە تایبەت بە هونەری کۆمیکس. دیارە پرۆژەی ئارتفرۆش هەموو کات بە کۆمەڵێک چالاکی و پرۆژەی جۆرا و جۆرەوە خزمەت بە هونەر و کللتور دەکات و خزمەت بە هونەرمەندان دەکات. لێرە خولێکی نوێ بۆ هونەری کۆمیکس کراوەتەوە. دیارە کۆمیکس هونەرێکی جیهانیان لە زۆربەی کللتورە جیاوازەکاندا بە شێوەیەکی بەربڵاو و جیاواز بڵاو بۆتەوە. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر کۆی ئەم خولا من گفتوگۆ لە گەڵ بەڕێز ڕەبەن عیزە دەکەم کە بەڕێزیان ڕێکەری پرۆژەکانی ئارتفرۆشن. هەروەها پێم خۆشە لە دوایشدا مامۆستا مستەفا ئەکرەم بدوێنم وەک مامۆستای ئەم خولە و وتنەوەی وانەی کۆمیکس. ڕەبەنگیان سلااوت دەبێم کاتت باش بارک نەبێ زۆر سپاس دەکەم. ڕەبەنگیان بیرۆکەی کردنەوەی خولێکی لەم شێوەیە بۆ هونەری کۆمیکس چۆن بوو لەلایەن بەڕێستانەوە؟ زۆر بەخێر بن. طبعاً هونەری کۆمیکس تێکێکە لە هونەرە بەربڵاوەکان لە تەواوی دنیاە بە تایبەتی لە کوردستانە گرنگشی ئەوتو پێنەدراوە بۆی ئێمە وەکو پرۆژەی ئارتفرۆش هەستین بەکردنەوەی فولی کۆمیکس بۆ ماوەی 3 هەفتە کە لە ڕێکەوتی 11 پێنج تا وەکو 28 پێنجی 2025 بەردەوامە بێ بە هۆکاری پێویستی خوێندکاران و هەروەها هونەرمەندان بۆ کورسێکی لەم جۆرە ئێمە بڕیارمانە کە فولی کۆمیکس بکەینەوە بۆ ئەوەی سوودێک بۆ سەرخوازانە بگەێنین کە بەشداری کۆرسەکەکەن. دەستان خۆش بێەوە کە میشا پرۆژەکانی ئارتفرۆز جیاواز و نایابن بە هیوای سەرکەوتنتان. ڕەبەنگیان کێن ئەو کەسانێک کە لەم خولەدا دەتوانن بەشداری بکەن؟ ئەم خولە تەنها بۆ خوێندکارانی زانکۆ پەیمانگاکانە بەشی هونەریان خود کەسانی تریش دەتوانن بەشداری بکەن؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە وەکو پرۆژەی ئارتفرۆش بە بەردەوامی ئەو فولانی کە ئەیکەینەوە ئەو کەسانی تایە کە خوێندکاری زانکۆ پەیمانگاکان و کۆمەڵە کەسانێکیشی تایە کە بەڕاستی خوێندکاری زانکۆ پەیمانگاکان بەشی هونەر نین یاخود هونەریان نەخوێندووە بەڵام ئارەزوو فولیان بۆ هونەر زۆرە بۆیە بە دڵنیاییەوە ئێمە ئەمانەوێت تا زۆرترین کەس سوودمەند بێت لە ناوفولەکانە بۆیە بە دڵنیاییەوە هەم خوێندکاران بەشداریان کردو و ئەو کەسانەشی کە خوازیاری ئەوەن کە فێری زۆرە تەکنیکێکی تازە ببن یاخود سولیە هونەریان هەیە ئەتوان سوود لەم کولانی ئارتفرۆش بکرێن. کاردانەوەی ئەم فێرخوازانە خود ئەم بەشداربووانە چییە بۆ ئەم هونەرە؟ بەڵێ ئێمە بیدایەت پێش ئەوەی کە فولەکە بکەینەوە تەبان پرسیار ئەەکەین زانیاری کۆ ئەەکەینەوە لەسەر ئەوەی تاوەکو چەندێک ئەم هونەرە یاخود ئەم فولەی کە ئێمە ئەیکەینەوە وەکو پرۆژی ئارتفرۆش گرنگە و بەلای خوێندکاران یاخود هونەرمەندانەوە گرنگی تایبەتی خۆی هەیە. بە دڵنیاییەوە ئێمە ئەو کەسانی کە بەشداریان کردووە لە ناو فولەکەیە کاردانەوەیکی زۆر باشیان هەیە. مامۆستاکە مامۆستا مستەفا ئەکرەم مامۆستایکی زۆر باشە خۆشی خاوەنی چەند کتێبێکی کۆمیکسە بۆیە سوودێکی زۆر باشیان لێ وەرگرتووە و بە هیوەین بەردەوام بن و لە کۆتایی خولەکە ئێمە ئەنجامەکانیان ئەبینین. بەڵێ بەڕێستان ئاماژەتان بەوە کرد کە خولەکە ماوەی 3 هەفتە بەردەوامی دەبێت. لە پلانتانایە لە کۆتایی خولەکەدا هیچ شتێک هەیە کە فێرخوازەکان بتوانین وەک پێشانگایەک نمایش بکەن یاخود کارە کۆمیکسەکانی خۆیان نمایش بکەن؟ بەڵێ بە دڵنیایی و پرۆژەی ئارتفرۆش هەر خولێکە کردوێتەوە هەتاوەکو ئێستا لە کۆتایی یاوەکو پشتگیریەک بۆ خوێندکارەکانی پێشانگایەکمان بۆ کردوونەتەوە لە ناو گەلەری ئارتفرۆشە و ئێمەش چاوەڕێی دەرئەنجامی خوێندکارەکانین بۆ ئەوەی بتوانین پێشانگایەکی ئاستبەرزیان بۆ بکەینەوە وەکو ئەوەی یەکەم کاری هونەری کۆمیکسیانە بێت کە بە شێوازێکی زۆر تایبەت لەسەر تەکنیکێکی زۆر جیاواز و تایبەت فێری ئەبن و دڵنیام کە کاری باش و تایبەتەکەن. هونەری کۆمیکس چییە و ئەم هونەرە لە کوردستان تا چەند بەربڵاو بەکاردەهێنرێت؟ سڵاو باشم. من مامۆستا مستەفا ئەکرام مامۆستای بەشی کۆمیکس لە ئارتفرۆش. سەراحەتەن خۆی ستایلی کۆمیکس و مانگا ئێستاحاریان لەم عەسرە زۆر زیاتر بڵاو بووە جاران وەکەوە بوو چکە ئێستا زیاتر ئەنیمەکان و لە ناحیەی با بڵێم ئەنتەرنێتیش زۆر بڵاو بووە زۆر خەڵک حەزی لێیە ئەو تەمانەش زیاتر احتیمامەدەن گرنگن لەسەر ئەم ستایلە با بڵێم تقریبا لە 12 ساڵ حتا 25 ساڵ.
مامۆستا ئەم هوەرە چەند شێوازێکی جیاوازی هەیە پێم خۆشە بزانم جیاوازی ئەو شێوازە جیاوازانەی کە لە نێو هوەری کۆمیکسدا هەن چین بەڵێ خۆی دوو ستایل هەیە ئێمەش ئیشمان کرد لەسەری ستایل کۆمێکس هەیە و ستایل مانگە هەیە ستایل کۆمیکس خۆی ئەمریکیە یەکەم جارکە دەست پێ کرد بە ئەسلوب فکاهی دەست پێ کرد فەرقەکەی لەگەڵ مانگەش مانگە هینە یابانیە زیاتر شکلەکانی شێوەکانی بە زیاتر ئێماڵێن ئەفلام کارتۆ خۆی ئەفلام کارتۆن نییە خۆی مانگەکان دوای و دروستە بێ ئەنێمیە بێ وەک مسلسل بڵم کۆمیکس نزیک زیاتر واقعەیە بێ دەم چاویان و سێبەریان و شتانە باسم کرد بۆیان ئاینەن فەرقی جیاوازەکەی بەڕسمەکەیەتی مانگە تۆزێ شێوەی نازکترە بێ و کۆمیکس زیاتر واقعەیە بێ ئەو ئامرازانە یاخود ئەو کەرەستانەی کە لەم هوەرەیە پێویستە بەکار بهێنرێن چی و چین بەڵێ زیاتر مانگە حبر قەلەم حبر بەکارێنین ڕساسەکەم جار سکێچەکەین لەسەر وەرەقەیەک دوایە بە حەبرەکەین دوایەوە اینجا خۆی سەراحتەن زۆرشیت هەیە ئێستا زیاتر بڵاو بۆ بەرنامە بەکارێنین دیجیتال زیاتر چکە لە کۆنەوە شتانە نەبوو ئایپاد نەبوو بەرنامەیە نەبوو ئێستا زیاتر بەرنامی پرۆکرییت هەیە ئەوانە بەکارێنین بەس خۆی لە ئەسڵەوە قەلەم تەحبر بەکارێنین لەگەڵ ماکەر ئەم فێرخوازانی کە لێرەن ئێستا لەم خولی فێربوونی کۆمیکسیان چۆن ئەتوانن چیرۆکێکی باش بۆ کۆمیکسەکانیان هەڵبژێرن بەڵێ ئێستا ئێمە کە دەستپێمان کرد لە سەرەتاییەوە دەستمان کرد لەگەڵیان یەکەم جار مەسەن ئەتیجاری دەم چاوە فێریانم کرد لەگەڵ تەشریحیان دوایەوە ئاخر هەفتە بەڵێم هەر کەسێکە بێ چیرۆکی خۆی هەبێ لە مێشکی خۆی شتێک دروست بکات لە ئاخر هەفتە وەک ئێرە وەک پیشانگەرێکەکەین لە سەر کۆمیکس هەر کەسێک پرۆژەی خۆی باسە هوەری کۆمیکس پێویستی بە دیالۆگ هەروەها سەوت هەیە دەنگ مەبەستم چۆن ئەمان دەتوانن ئەم شەوازش بەکار بهێن و لێوەی فێر ببن بڵێ خۆی کۆمەکس و مانگە سەراحەتەن ئەتمادەکە لەسەر ئەو شتە یعنی مەسەڵەن ئێستا وەک فیلمێک نییە دەنگتیای بێ و لە کۆمێکس و مانگە دەنگەکان بنووسینە بێ مەسەڵەن کەسێک کە ئەتوێ مەسەڵەن دیار بێ دێ لە ناحیە باوڵم لە دوورەوە شتێک ئەبێ بنووسی وۆڵکینگ یان هەمووی بە ناوە بێ مەسەڵەن شتێک بشکێن ئەبێ مەسەڵەن بنووسی سماش ئەبێ ناوەکان ینی هەر ساوندێک وەک ناوی هەیە گرنگی ئەم جۆرە خولانە بۆ فێرخوازان لە شار و شارۆچکەکانی کوردستان تا چەند گرنگە وڵای سەراحەتەن ئەمە زۆر گرنگە چکە ئێستا حاڵیان ئەم بەشە زۆر بڵاو بووە وتم پێتم زۆر خەڵکیش احتیمامی هەیە لەسەری ینی ئەم خۆڵە سەراحەتەن زۆر تەرەبگان زۆر استیفادەیانش کرد